وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێت هێز لەشکریەکانی لە کەنداوی فارسیدا ئامادەن ڕوبەڕووی هەچ هەڕەشەیەک لەلایەن ئێران ببنەوە کە کاربدەستانی باڵای ئێرانی گوتوبیان دەیانەوێت تەنگەی هورموز دابخەن کە ئەویش هەنگاوێکە زیان بە کەرەسەکانی نەوتی جیهانی دەگەیەنێت. هێزی پێنجی دەریایی ئەمریکا لە بەحرین لە نێو سەرچاوە زۆرەکانی لەشکرین ئەوانەی ئەمریکا بە شێوەیەکی هەمیشەیی لە سەرانسەری هەرێمەکە بنکەنیشینی کردوون. ئامادەن وەڵام بدەنەوە گەرگژی و ئاڵۆزیەکان لەگەڵ ئێران بەرەو کردەوەیەکی لەشکری ڕاستەوخۆشکایەوە. ڕاهێنانە لەشکراکانی ئێران لە مانگی یەکدام بەسی نیشاندانی هێز بوو هەرچەندێکە شیکەران دەڵێن دوا بەدوای چەندەها ساڵ سزای نێودەوڵەتیەکان ڕەنگە کارێکی سەخت بێت ئێران بتوانێت بەو چەکە کۆنانە شەڕ بکات. ئەنتۆنی گۆردزمان شارەزای بەرگری زۆربەی کەلوپەلی لەشکری ئێران لە سەردەمی شاوە کڕاون چەکەنیەکانیشی جۆری باش نین کە لە چین و رووسیاوە هاوردە کراون هەروە هەتا ڕادەیەک توانای موشکی مۆدێرنی زەوی بۆ ئاسمان نییە و لە ڕاستیدا تێکڕای کەشتیە جەنگیەکانی بۆ سەردەمی شا دەگەڕێنەوە کە بۆ ئەم سەردەمە دەست نادەن. بەڵام ئەم بێتواناییە ڕێی لە هەڕەشەکردنی ئێران بۆ داخستنی تەنگەی هورموز نەگرتووە و هەروەها ئاگاهیکردنەوەی گەشتە دەریاکانی هەڵگری فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا بەرەو کەنداوی فارس ناگەڕێنەوە. ئەمریکاش دەڵێت هەرچەندێکە دەرفەت بۆ دیپلۆماسیەت لە ئارادایە بەڵام هێزەکانی ڕێنادات ئێران ئەو هەڵوێستە وەربگرن. لیۆن پەنیتا وەزیری بەرگری ئەمریکا: ئێمە ناتوانین بێدەنگین ئەگەر بێت و ئێران تەنگەی هورمز بگرێت. بەڕاستی ئەوە بۆ ئێمە هێڵێکی سوورە. ئەمریکا ئێرانی ئاگادار کردوەوە بۆ دروستنەکردنی چەکی ناوکی مەسلەیەکە کە ڕەنگەی هێرشێکی لایەن ئیسرائیل لێ بکەوێتەوە. بەڵام بێ کەلوپەلی بەهێز و مۆدرنی ئێران بە بوچوونی شیکەران ناچار پەنا دەباتە بەرتوانەکانی ناشیایی بۆ شەڕ بۆ هێرشکردن و هەڵاتن لە دژ هێزەکانی ئەمریکا. شیکەران دەشتن گەر لەسەر ئاسێکی بەرفراوان هێرشی لەسەر بکرێت ئەوە دەبێتە مای تێکشکاندنی هێزە چەکدارەکانی لە ماوەی چەند ڕۆژێکدا گەڕ ڕوبەڕووی شەڕ لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بێتەوە. بروس ڕایدڵ شارەزای بەرگری: تەرازوی هێز لە نێوان ئەمریکا و ئێران و هەروە لە نێوان ئیسرائیل و ئێران بە تەواوەتی بە ئاراستی ئەمریکا و ئیسرائیل داشکاوەتەوە. ئێران هۆی زۆری هەیە بەشەر لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانەکانی تیوە نەگرێت ئەگیناگەرتیەوە گلا ئەوە بەرپرسانی ئەمریکا دەڵێن ئامادەن.